إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن نبينا محمدا عبده ورسوله صلى الله تعالى عليه وسلم تسليما كثيرا. وبعد، برایان و خوشکانی بەڕێز، سڵاوی خوای گەورەتان لێبێ. السلام علیکم ورحمة الله وبركاته. دوای دابڕانێک بەهۆی باری تەندروستیم ناجێگیر بوو، ئەگەڕێینەوە ئینشەڵڵا بۆ دەرسەکانمان لەگەڵ وانەی سێیەم پشتیوان بەخوای گەورە لە لاپەڕەی 21 کە لە دەرسی ڕابردوو لێرە وەستاین، لێرە دەسی پێکەین لە ئەو وتەی کە باس کراوە لەم کتێبە: وعن عمر بن ذر أنه قال لوالده: يا أبي ما لك إذا وعظت الناس أخذهم البكاء، وإذا وعظهم غيرك لا يبكون. فقال: يا بني ليست النائحة الثكلى مثل النائحة المستأجرة. وفقك الله لرشدك، آمين. ليرە ئەم بەڕێزە، ئەم پیا و ساڵح و چاکە کە ناوی عومەر بن ذەرە ڕەحمەتی خوای لێبێ، پرسیارەکە لە باوکی: یا ئەبی ما لەک إذا وعظت الناس أخذهم البكاء، بۆ کاتێ باسی شەریعەتەکەی، باسی خوای گەورە ئەکەی، وەعزی خەڵکەکەی، وتاریان بۆ ئەخوێنی، خەڵکەکە ئەگرێ. وإذا وعظهم غيرك لا يبكون، بەڵام ئەگەر کەسێتر لەگەڵیانە قسە بکە، نەسیحەتیان کە، وتارێکیان بۆ بخوێنێ، ناگیرن. وەڵامی باوکی ئەم بەڕێزە ئەفەرمێت: فقال يا بني ليست النائحة الثكلى مثل النائحة المستأجرة. ئەمە وەکو پەندێکە بە زمانی عەرەبی، معنای ئەوەیە کەسێک بۆ خۆی شیوەنکە، خوا نەخواست کەسێک خۆی خاوەن دەردێک و موسیبەت بێ، وەکو کەسێک نییە بەکرێ بیگیرێ بۆ ئەوەی شیوەن بکات و بناڵێت. النائحة الثكلى ئەو کەسەیە کە تووشی موسیبەتێ بووە و زیاتر بەکارهێنن بۆ ئەو ئافرەتانەی کە باوکی یا منداڵی یا مێردەکەی ئەکوژرێ یا وەفاتەکە شەهیدەوێ، پێڵێن ثەکلە، کە بگیرێ و شیوەنکە جیاوازە لەگەڵ ئافرەتێک بەکرێ بیگرن بۆ ئەوەی شیوەن بکات و لە تەعزیەکانە بخوێنێت. لە کۆتاییشە دوعای خێرەکە: وفقك الله لرشدك، آمين. ئەلەم باسە ئەوەمان بۆ دەرەکەوێ ئەنەه ئەبێ بوسڵمان پێشترش کە ئەمە لەسەر ئەو خاڵە وەستاوە کە باسی ئەوە ئەکا کە فێربوون تەلەبی علم عیبادەتە، ئەبێ دایم دڵی لای خوا بێ، ئەبێ بۆ خۆی بگیرێ، بۆ خۆی هەوڵ بدە، فێری علم و زانستی شەرعی بێ. لەیرەش لە ڕوونکردنە و لە شەرحی ئەم باسە حديثي بيغمرمان هيا صلى الله عليه وسلم عن أبي هريرة رضي الله عنه أنه قيل: يا رسول الله، من أسعد الناس بشفاعتك يوم القيامة؟ قال رسول الله صلى الله عليه وسلم: أسعد الناس بشفاعتي يوم القيامة من قال لا إله إلا الله خالصا من قلبه أو نفسه. واتكسيك بدل بڵێت لا إله إلا الله و باوەڕی بێتە ئەو وشە و کردداری پێ بکە، ئەو کەسە کەسێکی بەختەوەرە و بەر شەفاعەتی پێغەمبەرەکە فێ صلى الله عليه وسلم. و لێرەدا ئینسان ئەبێ وەکوتمان هەموو کردەوەکانی لە پێناوی خوای گەورە بێ و کار بکات بۆ ئەوەی زانستی شەرعی
وەکو عیبادەت سەیری کات و کار بکاوەی. ئەمە خاڵی یەکەم بوو، تەواوکەری خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێستا باسەکەین کە بریتیە لە الخصلة الجامعة لخير الدنيا والآخرة. ڕەوشتێک هەیە کۆکرەوەی خەیری دنیا و ئاخرەیە. چییە ئەو خصلەتە، ئەو ڕەوشتە، ئەو ئاکامە؟ أو خصلة محبة الله تعالى ومحبة رسوله صلى الله عليه وسلم. خواي قورا وبيغمر عليه الصلاة والسلام أبي لدلي بصومان إيمان دارا زور خوشي ويستمن. يكام خواي قورا أبيت كبيجن خۆشەویستیەکی ڕەها مطلق المحبة بۆ خوای گەورەیە و دواتر بۆ پێغەمبەر عەلەیه السەلات وەسسەلام. باشە، لێرە پرسیارێک هەیە، ئەکرێت هەموو کەسێک، هەموو موسڵمانێک، بەڵکو حتا غەیری موسڵمانش بڵێت من خوام خۆشەوێ و پێغەمبەرمش خۆشەوێ صلی الله عەلەیه وسەلەم. لێرەدا ئەوەی کە خۆشەویستی ڕاستەقینە، خۆشەویستی شەرعی لەگەڵ خۆشەویستیەکی ناشەرعی، خۆشەویستیەک کە لە حەقیقەتە، لە ڕاستیە ئەنجامی نەوێ، بوونی نەوێ، خاڵێکی زۆر گرنگ هەیە، ئەبێ تەرکیزکەینە سەری، دقت بدەین ئەو خاڵە چییە. لێرە لەم کتێبە باس کراوە وتحقيقها بتمحض المتابعة وقفو الأثر للمعصوم. أو خۆشەویستیە تەنانەت ناوێ بەدەم بڵێ پێغەمبەرم خۆشەوێ صلی الله عليه وسلم، یا بڵێ خوای گەورەم خۆشەوێت. ئەبێت بە متابعە. معنای چیە بتمحض المتابعة وقفو الأثر؟ واتە ئەبێ شوێنکەوتووی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، پێشەوە شوێنکەوتووی شەریعەتی خوای گەورە بی جل في علا. هەر ئینسانێک شایەتمانی هاورد ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، و دوای ئەوە شوێنکەوتووی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە سنەتەکانی و شریعەتی خوای گەورە، سنەتی پێغەمبەر عەلەیه السەلات وەسسەلام، بریتین لەو ئەحکامانەی کە دەیزانین و ئەیخوێنین و باسە کرێ بۆمان کە هەندێکی فەرزە و هەندێکی سنەتەواتە مستحەبە ئینسان ئەتوانێ بیکە، و هەندێکی مباحە ئەتوانێ بیکە ئەتوانێ نەیکە، و هەندێکی مەکروهە وا باشترە تەرکیەکە، و هەندێکی حرامە ئەوە هەر نابێت نێزیکی بکەفێت و ئەنجامی بدە. لێرەدا دیارەدا موسڵمانی ڕاستەقینە، ئەو موسڵمانەی کە خوای گەورەی خۆشەوێ و موسڵمانەی کە پێغەمبەری خۆشەوێ صلی الله عليه وسلم، لەگەڵ ئەوانەی کە تەنانەت بەدەم ئەو قسانە ئەکەن بەڵام لە ڕەوشتیانە، لە هەڵسوکەوتیانە هیچ ئاسەوارێکی شەریعەتی خوای گەورە و سنەتی پێغەمبەر عەلەیه السەلات وەسسەلام نابینرێت. ئەم ئاکامە، ئەم خصلەتە کە لێرە باس کریایە زۆر گرنگە، ئەبێ موسڵمانان گرنگی پێ بدەن و پەرەی پێ بدەن. خوای گەورە فەرمێت لە قورئانی پیرۆزە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. ئەمەش تەئکیدە کە ئەو کەسانەی خوای گەورەیان خۆشەوێ، قل إن كنتم تحبون الله، ئەگەر خوای گەورەتان خۆشەوێ، فاتبعوني يحببكم الله، پێغەمبەرتان خۆشەوێ و شوێنکەوتووی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم، فاتبعوني ئەبێت شوێنکەوتووی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم. نەتیجەکەی چییە؟ يحببكم الله، خوای گەورە خۆشتانی ئەوێ. دوام ويغفر لكم ذنوبكم، وخوای گەورە لە گوناحتان خۆشەوێ، يغفر لكم ذنوبكم. واتە دووبارە لێرە تەئکید ئەکرێتە سەر ئەوەی کە متابعەی پێغەمبەر عەلەیه السەلات وەسسەلام، شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سنەتەکانی. و هەندێک خەڵک هەیە بە هەڵە تێگەیشتە
لسنتي پیغمبر صلى الله عليه وسلم. وأزانيك بڵێ سنتي پیغمبر واتە تۆ بۆ تێیەکەی بۆ تێنەکەی نەخێر. سنتي پیغمبر عليه الصلاة والسلام بشێوازێکی عام واجبە اتباعی، بەڵکو ئەوە تەفسیری شایەتمانە، شهادة أن محمدا رسول الله، شهادة أن لا إله إلا الله واتە تەنانەت خوای گەورە تاکو تەنها ئەپەرستی، وشهادة أن محمدا رسول الله واتە ئێمە تەنانەت ئەبێ شۆنکەوتووی پێغەمبەر بین صلى الله عليه وسلم. واتە شۆنکەوتن و تەطبیقی سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرزە لەسەر هەموو مسلمانێ. بەڵام لەناو سنەتەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام کۆمەڵێ شتەیە کە زانایان پێی ئەڵێن مستحب، ئەوە فەرز نییە لەسەرمان، بەڵام سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام وە ئەوەی کە متابعی پێغەمبەر بکە ئەوە فەرز و واجبە لەسەر هەموو مسلمانێک. ئەمە طبعاً بۆ پیاوان و بۆ ئافرەتانش ڕاستە، یعنی تەنانەت سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ پیاو نییە، بەڵکو بۆ ئافرەتیشە لە ڕەوشتی پێغەمبەر علیه الصلاة والسلام، لە قسەکردنی، لە عیباداتی، لە هەموو شتێکە ئەوانەی کە پێی ئەڵێن سونە، سونەی قەولی بێ یا فعلی بێ یا سونەی تەرکی بێ، هەرچەندە ئەوە لە ئوسوڵە خلافە لەسەری، بەڵام ئێمە وەکو لێرە وەکو ڕەوشت و وەکو متابعی پێغەمبەر علیه الصلاة والسلام باسیەکەین. وبالجملة ئەوەی ئەم خاڵانە جێبەجێ بکات، بزانێت ئەنە طەلەبی علم عیبادەتە، و دواترش خوای گەورەی خۆش بێت و پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام خۆش بێ و متابعی پێغەمبەر بکە و متابعی شریعەتی خوا بکە. وبالجملة فهذا أصل هذه الحلية، ئەڵێ ئەسڵی ئەم حلیە، ئەسڵی ئەم جوانکاریە، ئەسڵی ڕەوشتی موسڵمانان کە وەکو تاجێکە بیخاتە سەری موسڵمان، ئەوەیە کە تۆ بزانی علم عیبادەتە و هەروە خوای گەورەت خۆش بێ و پێغەمبەرت خۆش بێ صلى الله عليه وسلم. ويقعان منها موقع التاج من الحلة، فيا أيها الطلاب ها أنتم هؤلاء تربعتم للدرس وتعلقتم بأنفس علق طلب العلم، فأوصيكم ونفسي بتقوى الله تعالى في السر والعلانية. أي فێرخوازانی زانستی شەرعی، ئەوە ئێوە ئامادەن، ئێوە دانیشتوونە گوێ ئەگرن لە دەرس و وتاری شەرعی. ئەم دەرس و وتارانە شتێکی زۆر بەهادارە، گرنگە کە پێڵێن طەلەب العلمی. فوەسیەتی من بۆ ئێوە دەخوای گەورە بترسن بتقوى الله في السر والعلانية، بە ئاشکرا و بەنهێنی، چی لە دەرەوە بێ، چی لە ماڵەوە بێ، لە ژوورەوە بێ، چی لەوەی کە لە بەردەم خەڵک بێ، چی ئەوەی کە ئینسان بە تاق و تەینا خۆی لە شوێنێکا بێ، لە هەر شوێنێکا بێ. فهي العدة وهي مهبط الفضائل ومتنزل المحامد وهي مبعث القوة ومعراج السمو. ئەمەی کە باس کریا کە ئینسان لەخوا بترسێ لە هەموو کاتێکە، لە هەموو شوێنێکە، ئەڵێ ئەوە بەهێزتەکە، فهي العدة، و هەروە جوانتەکە، هەروە بەرەکەتی خوای گەورە و ڕەحمەتی ئەڕژێ بەسەرتا، مەهبەط الفەضائل ومتنزل المەحامد، و ئەبیتە خاوەن سومعەیەک و ناوێکی جوان ئەگەر لەسەر عەرزش نەوێ، ئەوە لە عاسمانە لای خوای گەورە. وهي مبعث القوة، هەروە بەهێزەوی ئینسان بەو شتانە بە تەوحیدی خوای گەورە، بە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام، بە متابعی شریعەتی خوا بەهێزەوێ، بە قووەتەوێ. ومعراج السمو، وبرز ئەویتۆ لای خوای گەورە. والرابط الوثيق على القلوب عن الفتن فلا تفرطوا، هەروە لە کاتی فتنە، کاتێک کۆمەڵێ قسە و باسی ناشەرعی یا فتنەیەک تێتە پێشەوە، گومڕایی دروسەوێ لە ناو وڵاتە، لە ناو شارەکە، خوای گەورە ئەتپارێزێ لەوە بە بەرەکەتی متابعی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە لەسەر سنەتی پێغەمبەری عليه الصلاة والسلام. خاڵی دووهەمی حلیەکە وەسیەتی
خاوەنی کتێبە کە شەیخ بەکر ئەبوو زێد ڕەحمەتی خوای لێبێ بۆ ئەوانەی کە ئەم کتێبە ئەخوێنن و گوێی لێ ئەگرن، ئەڵێ کون على جادة السلف الصالح. جاء فرمي كن سلفيا على الجادة، طريق السلف الصالح من الصحابة رضي الله عنهم فمن بعدهم ممن قفى أثرهم من جميع أبواب الدين. الله لسر منهج روشت جادي سلفي صالح با، كن سلفيا على الجادة. جادش ئێمە هەر بە کوردیش بە ڕێگا و بە شەقام ئەڵێن جادە. جادە بە معنای با بڵێن معنای ڕاستی بەکارهێنێ و بە معنای هینش بەکارتیە ئەو ڕێگایە کە ئیگریتە بەر بۆ ئەوەی بگەیتە ئەنجامێ، هەرچەندە ڕێگاکە گەر ڕێگای ڕاستەقینە نەوێ بڵێن ڕێگای قیر بێ یا ڕێگایە بێ لە بەرد لە خش دروست کرابێ. لەیرە مەبەستی ڕێگای شەریعەتە، ڕێگای خوای گەورەیە، مەبەستی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. فكن سلفيا على الجادة طريق السلف الصالح من الصحابة، واتر ريقاي سلفي صالح. سلفي صالح كيا؟ سلفي صالح طبعا سرور وقوري سلفي صالح في غمرة صلى الله عليه وسلم، ام جاء الصحابة رضي الله عنهم، دواتر التابعين، دواتر تابع التابعين، امش سرچاوي قردا لحديثي پیغمبر صلى الله عليه وسلم خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. هروا لقرآني پیروز خواهی گورا امی جیگیر کردو و باسی کردو بمان، بلام ابيت اما تیرمانوان من بیا گوه بگرین فکرمان لای او آیتکان بیا کباسی سلفی صالحکا لقرآنی پیروزا لوانيا لای ئێوە سیر بێ چکۆن ئەمە باس کرا. ناوی سەلەفی صالح نییە لە ناو قورئانە، بەڵام خوای گەورە لە قورئانە چی ئەفەرمێ؟ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. کێن ئەمانە خەیری ئومە کە خوای گەورە شایەتیان بۆدا خەیر أمة أخرجت للناس. بێگومان مەبەستی سەحابەیە ڕەزای خوایان لێبێ. فخواي قورا تسكيانك باسيانك أنه خير أمة خير خلق دعاي بيغمران. لآيات ترى خواي قورا أفرميت فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق فسيكفيكهم الله. خواي قورا ليرا باسي صحابة رضاي خوان ليبيان ام جاء فرميت فإن آمنوا بمثل ما آمنتم به. لآيات ترخواي قورا فرميت ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين. هر كسيك ريقايك بقري غير ريقاي بيغمر بي صلى الله عليه وسلم. ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى، بروات ريقايك بروات سرجادية بروات سر شقامك غير ريقا ومنهج شريعة محمد صلى الله عليه وسلم. دواتر كفاية بكي تسر جادي بيغمر عليه الصلاة والسلام وشريعة محمد نخير كفاية نياه. ويتبع غير سبيل المؤمنين، دواترش أبيت سبيل مؤمنين كين إيمان داران لسردمي بيغمر عليه الصلاة والسلام بيغمان صحابا. سردمي بيغمر عليه الصلاة والسلام خەڵکی ئیماندار بووە، خەڵکی بووە لەگەڵ پێغەمبەر بووە عەلەیهی سەڵاتو وەسەلام، لەخوا ترس بووە، خەڵکی کافرش بووە بێباوەڕ. ويتبع غير سبيل المؤمنين. سبيل مؤمنين كنتم خير أمة أخرجت للناس هموي صحابة أقريت ورزاي خوان ليبيا ودواي صحابش أواني كالسر دستي صحابة پرورده كريان كبيان علينا التابعين، دواترش تابع التابعين كالسر دستي تابعين پرورده كريان رضي الله عنهم أجمعين. فواتا أم خالة زور قرنقا كإنسان لسر رقاي سلفي صالح بها و أو رقا بقريتها بر وبزاني چون
تێبگات لە دینەکەی خۆی لە شریعەتی خوای گەورە، چونکە قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی واتە قورئان دەقی قورئانە، نەسی قورئانە کە لە هەموو ماڵێکە هەیە، و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بە ئاسانی ئەتوانی ئەمڕۆ بگەی پێی، کە بریتیە لە کتوبی سنەن لە صحیحی بوخاری و مسلم و سنەنی ئەبی داود و ترمذی و ابن ماجە و نەسائی و غەیری ئەوە لە کتوبی مەسانید مسنەدی ئیمامی ئەحمەد. بەڵام چۆن ئێمە تێبگەین لە قورئان و لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام؟ ئایا بێتە گەیشتنی خۆمان؟ ئایا هەر کەسێ بە عەقڵی خۆی دانشێ ڕافە بکا بۆ قورئان، شەرحی قورئان بکا یا بۆ حەدیسی پێغەمبەر؟ بێگومان پێویستیمان بە سەلەفی ساڵحە، ئەوان چۆن تێگەیشتنە لێی بەو شێوازە تێبگەینەوە. خاڵێتر زۆر گرنگە، کۆمەڵێک کەس هەیە ئەڵێ قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەخەمە سەر، بەڵام من بە تێگەیشتنی ئەم سەردەمە، بە تێگەیشتنی مامۆستا فڵان، بە تێگەیشتنی سەردەمی تەکنەلۆجیا، ئەم قسانە ئەیلێت وە لێبێ ئەی موسڵمان دوورۆ بکەفی لە ڕێگای سەلەفی ساڵح. ئەگەر هاتوو ئەم ڕێگای نوێ، ئەم تەفسیری نوێ، با بڵێن شوێنی نەوێتوە لە ناو تەفسیری سەلەفی ساڵح. ئێمە تەفسیری نوێمان هەیە، بەڵام ئەم تەفسیرە بێ بگونجێ لەگەڵ تەفسیری سەلەفی ساڵح، نەکو لە یەک بدەن، نەکو پێچەوانەی تەفسیری سەلەفی ساڵح بێ. ئەم شتانە بێ موسڵمان وریابێ ئەساسی دینی ئێمە قورئانە، سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، تێگەیشتنی سەلەفی ساڵح. دواتر ئەگەر ئینسان گەیشتە ڕادەی ئیجتیهاد یا زانایەک سقەی هەیە پێی ئەتوانێت ئیجتیهاد بکات لە دینە بێ ئەوەی لە ڕێگای سەلەفی ساڵح دەربچێ، ئەتوانێت بەڵێ لە ئەوش کۆمەڵێشت وەرگرێ، هیچ کێشەی نییە، بەڵام بە مەرجێک لە ڕێگای سەلەفی ساڵح لا نەدات. باشە لە چی بابەتێک شۆن کەوتووی پێغەمبەر بین صلى الله عليه وسلم وسلف صالح؟ ليرى فرمي في جميع أبواب الدين من التوحيد والعبادات ونحوها متميزا بالتزام آثار رسول الله صلى الله عليه وسلم. لهمو بابتكاني دين وشريعة توحيد ليرى ما بستي عقيدة برباورة، همو جوركاني توحيد وعقيدة، وعبادات ما بستي ليرى أحكام عملية أوي كإنسان أنجام يدا لنيوجو روجو زكاة وتاكوتاي عبادات كمعاملات كرين فروشتنا، أبي إنسان بقريتو بو سنتي بيغمر عليه الصلاة والسلام، وبقريتو بو تيجيشتني زانايان لا سردمي تابعين وتابعي التابعين وأواني كشون كوتوي أوان تاكو إمرو بوش يوازا إنسان أتوانيت بڵێت من لەسەر جادەم، لەسەر منهجی پێغەمبەرم عەلەیهی سەڵات وەسەلام جیاواز ئەوێ متمەیزن بالتزامی ئاثار الرسول، لەو کەسانەی کە گومڕان کە منهجی پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام تەرک کرد، وەکو ئەو فڕقەی کە هەندێک جار لە کتێبەکانە باسی کرێن ئەخوێنن لەسەریان، معتەزیلە و جەهەمیە و غەیری ئەو فڕق کە ڕافیضە و خەوارج کە گومڕان و دویر کەوتن لە منهجی پێغەمبەر. خۆ هەموو ئەم فڕقانەمانە کە باس کرد ئیمانیان هەیە بەخوا، و هەندێک جارش ئەڵێن ئێمە لەسەر سنەتی پێغەمبەرین و شوێنکەوتووی پێغەمبەرین، بەڵام ئەوەی کە جیامان دەکاتۆ لەیان تێگەیشتنی موسڵمانان، تێگەیشتنی ئەهلی سونە و جەماعە بۆ دقەکان، دقی قورئان و دقی سنەت، وتوظيف السنن على نفسك وترك الجدال والمراء والخوض في علم الكلام وما يجلب الآثام ويصد عن الشرع. هەروە ئینسان ئەبێ خۆی هەڵگری سنەتی پێغەمبەر بێ و دعوەی بۆ بکە و خەڵکی فێر بکە و ئەزبێرێ لە جیدال و مناقەشە و مشت و مەڕ، ئەوەی کە سوودی نییە، ناگەیەنێتە نەتیجە، ئیمانی پێ زیاد ناکا، و هەروە دوور بکەوێ لە علمی کەلام. علمی کەلام دواتر بەوردی ئینشەڵڵا زیاتر باسی ئەکەین، کە ئەیلێ ئینسان دڵی ڕق بێ و دوور بێت لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. وعلمی کەلام زیاتر لە فەلسەفە و لە کۆمەڵێ علم و زانستی غەیری ئیسلامی لەو کتێبانەی کە وەرگێڕان کە تەرجەمە کریان بۆ زمانی عەرەبی لە سەردەمی دەوڵەتی عەباسیەکان، ئەو زانستە وەرگیریا
وە کۆمەڵێک خەڵک سەرسام بوون پێی و کە خوێندیان بەداخەوە لە ڕێگای سەلەفی ساڵح دەرچوون و کەوتنە دوای ڕێگای ئەوانەی کە باسی علمی کەلامەکان کە وتمان ئینشەڵڵا دواتر بە وردی باسی ئەەکەین. من ئەم دەرسە ئینشاءڵڵا کۆتایی پێتیە، داواکارم لە خوای گەورە قبوڵی کا لێمان و سەربەرزی دنیا و قیامەتتان کا و خوای گەورە وەریگرێ لێمان إنه سميع قريب مجيب. درسي داهاتو إن شاء الله لا وتي إمامي ذهبي ودسي بي أكين، وجزاكم الله خيرا وبارك فيكم.